جبوان غريب كان برضو داري باني جبوان غريب كان برضو داري باني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني وجرك بالإيمان وشي وجاسقونا تكولا قلين هنير وتكياب تختو فتريدر شيان وسرهوياب هشمز هويا اويهن ساليان نجيت ششميدر جنين وعريان جان ونسنار هرسين بيساران نيرو سرز قواد وفايقلان سورة فيت فين لجنو باولنغان قلاي شيراني وويني هلوخان ايديم دي وزنا وجولان دي مكان سروما وچني دقاي فقيكان دڵە مەرج و زۆم ئەسپەرێز ماوە دەشتە قەڵبێ چۆڵ جەرگ مەشکاوە دەگاو عالما و ژۆنی هەواری مەسکەن و مەواخر و ڕواری دەل مەکانەکەی پەنجەڕەنگینم چەمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕووبە هەوارە بووک و مارانی لە پایتەختی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمەوە ئەمڕۆ میێوانی خەڵکی سنەی سەربەردە سوشتەی شوکرە بە بۆ پێشوازی ئەم خەڵکە هونەرمەندە و خۆیکی بەڕێوە من دەمەوێت بە خێراتی ئەو میوانە بەڕێزانە بکەم کە لە کرماشانەوە کە لە ڕەوانسەرەوە کە لە پاوەوە کە لە مەریوانەوە کە لە مەهاباتەوە کە لە قوڕوەوە لە سەقزەوە لە بانەوە تایبەت لەوەی کە لە کوردستانی سنەیە بە خێراتنێکی گەرمتان دەکەم بەخێر بێن سەر چاوم Yangolame halaçinım, deyve berezi bağlar. Yangolame halaçinım, zorime hoşevey. Rumeniye bejim, zorime hoşevey. Rumeniye bejim, memleleler yadım kev. Holel daxım kev, holel yadım kev. Holel daxım kev. Toy girili bana, welin avmalım kav. Şeve vagiyamşam, yazılam lanım kav. Şeve vagiyamşam, yazılam lanım kav. Leylem payzawa, terkeve bahar. Serbine masar, singi khakiyawa. Keylen talawi, gurbet ve mehder. تاسم بشكي لبالاي آي 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 من ديوانكي عاشقي سردم واني أدل داري شيدا وكومم صليخم زردا صليخم زردا لاملي صليخم وخور زردا بابي هنگو بمي بروردا روش بيگانو
لشوهم درجا مقاري وارا شناي شمال هوري غريب أسمان راح مالي عيدهم خاموش كان خيالي جارن اوي خيالي جارن عيشون أودن كان يكون هوارن اوي يكون هوارن نخوش ودرد دارم يشعلوا مزاني من بوتم شتو هارم من بوتم شتو هارم نكي نمكي رنجرو ميلم بي ولاي جافي جوان رو ميلم بي ولاي جافي جوان رو رنگ مكر بزري هو قرن بي يانو بابي دخوان دوايو به مران نغي دخوان دوايو به مران نغي أرنا نا كي يوم خير الجو ليلة ما بي ولاي جافي جوان رو ليلة ما بي ولاي جافي جوان رو ويا أديتو ويا أديتو اسمه هورامان اسمه ويشلي منزل غياران حكيم وباسي دايق يعودان خلاي سنبراني غم خلاي سنبراني غم عالم دابي واو خلا كم رميات قلبم بشواو خلا كم رميات قلبم بشواو كوت وتبين منشله حوك شو حوك كوت وتبين منشله حوك شو حوك مقربان شمالنا من بني بوت مقربان شمالنا من بني بوت من بني بوت أهل قلاوي أهل قلاوي آي 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 سنجان وسنجان سنجان كالدور سنجان وسنجان سنجان كالدور سراوي اسكردن بوانم لا ولا بدولو سراوي اسكردن عزيزو لا ولا بدولو لا ولا بدولو أتاي زلف خاوي هيك هروي علمبا أشوين فوتي هوا هيك هروي علمبا أشوين مستي جاوي هيك أي لمني شردك جاوي أي لمني شردك جاوي أمني كشتو هو بظل فيها هاوي أمني كشتو هو بظل فيها هاوي من نجمني يدير لك كمني يدير يارم فروه يردي كوسياجي يدير أغلم فروه يردي كوسياجي يدير باس 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 ئەگەر بڕیەمێ پێدلێ لاپەڕە و کتێبە مێژوویەکە و هەورامانی جۆغرافیای زاکرۆس نشینەکە تا میواجمێ تا 500 ساڵە چێوەڵتر فرە و تێکستەکە بە شێوەزاری هەورامی واچێتە هۆنیارێ و کمشۆ نامێژ بەرمێ وەڵام ڕزایی ئەرکەواتیە کە دلێ تێکست و شەعر و بابەتەکە شەنە تێکەڵێنش جە شێوەزار و خۆنی مەنتەقە و ئیلامی و لەک و کەلبڕ واچەکە و هەورانەکە هەر پاسە مشۆ بە چواربینەکە و بابا تاهیری ئیشارە کردن کە 980 ساڵی شێوەڵتر ئامێن زبان و قسەکردەی
کاردۆخێکە زبانی شارستانی یعنی 2000 ساڵی چێوەڵتر نەتەوە و کوردی یاوان بە زبانی شارستانیەت و چێگەنە کە ئینسان شو بلو پاری شارە کە ئێمە هیچ وەخت مەجال نەبیان بالمێیانێ ئێنە بەرتەسک نەمێنمێ ئەو هۆرامانی هەمیشێ کە ئەجیان ما هۆرامانی میشۆ جیا کەمێجێ گر لێوی مەسەڵەن دۆسێ ماهەن شەڕەکانیا ڕێشا پەرسێ واچێ ڕاستە هۆرامان زمانی و دەست و ئەرمەنستانیۆ بیان ئینە جواب و ئالی نەبێت کە هیچ وا ئەرمەنستان داگیرکەر نەبیان تابێئی وڵاتیە گێرەوە وەلی زمانێ بیان کە ئی ئیمپراتوریە کە پەرش ئەسابیان چه دۆرە و مادیەنە چه دۆرە و ئەخامەنشیەنە چه دۆرە و ئەشکانیانە و بەڵێ ئایەنە سلوکیێنێ ئی ئیمپراتوریە بە هەر حاڵ بیان جە تاجیکستانەوە حتا جە تۆرفان و چینیۆ دەست بە نەکەرەوە حتا مێملۆ ئەو میسر و شامات کە چاگە کاناڵی ماهەنێ یاگی ماهەنێ فلان ماهەن ئەماراتی فراوانی ماهەنێ کە من تا و نیشانە شادەوە ئاساری باستانی شاچەنە هورگێریان و هەنێ و ئی لەشکەرکەشی ماهەنێ کە تازە کەشفی کریێنی ئینەی بابەرین زمانی کەم مەسیحیەت نوعی بوو مەسیحیەتی بەنامێ نەستوری یعنی تۆزێ و تغییر پیدا کردەتر ئی مەسیحیەت و کاتۆلیکیە نەک پێسە ئێریشا وەرە چەمتەنگ پێسە ئیسلامی ئەکستریمی یا بنیادگەرای ئاوێ بێنێ بەڵێ دامەنەشا بێن تا مادی گۆرەی جیاوێنێ مەسەڵەن تاران و حتا ئۆلاتەری چوئینیشا دامەنەشا بێن وەرو چیشی وەرو ئینەجە دۆرە و سلوکیانێ ئاین ئازاد بێ و دۆرە و ئەشکانیانە حراچێوە منۆ هەم دیسان ئاینێ ئازادێ بێنێ جەماملەکەتەنە کەسی نەکشی بابەت و ئاینیش بابەت و زوانیش بابەت و ئینەیە کە موزیامان نەبیان هیچ وەختە جەماملەکەتەنێ تا مێم یاوە دۆرە و ساسانیا جە دۆرە و ساسانیانێ جە دوێ یەرێ مەرحەلێنێ تەنگ نەزەری پێداکەرا بڕێوشا مەسەن یو شاعیر دەشیری بابەکان و وێمانە کە کووردا ئینسانێوی کووردا مؤسس و سلسلە و ساسانی کە ئەردەوانی پەنجمی مکشۆ بۆ پادشا چونکە ئەڵاو تاتەش متەوەلیێ هینێ ئاتەشکە دێوی بێنێ و ئایچی هەمدیسان ئی تایفە و بەرزەنگیەک یا بەرزەنجی ماچاشا عەرەبی کردن بە بەرزەنجی ئیشارە کولا سلێمانیە ئینە هیچ مەربوتە پادشا مەڕەو هەزار مردی تایفێوی فرەگۆرێنی ئەیدەن هەمدیسان چانیشا ئینێ کەسانی منی کەمەرینێ بەجە ساسانیا و تعدادی فرەتەرما کە باسما کەرە ئۆجا تایفە و باوەندی یا باوەندپوری کە تا دۆرە و مۆغۆلی و هەڵاکوی مازن دەران تەبەرستانە حکوومەت شاکرد نامی شعبادی هەنێنە بەنامێ ئاریشاوێ کە پاوەنێ بێنێ بەنامێ باوی و پاوە بەنامێ ئایشاوە منەن ئینە ئی دینێ و ئاینێ بینێ وەلی وەختێ ئیسلامێ ئیسلامێ تر بەرە چەمتەنگە یعنی مەتاوە ئانەیە قبول کەرۆ کە ئاینێ تەرێ و مەزەبێ تەرێ بانێ هەزاران حەدیثێ و ئایشا وەشی کردێنی جعلی و جعلیاتی و بەتەر کە دۆرە و هینیانە شا ئیسماعیلی سەفەویەنێ مارا دەستکەرا بە سنی کوشی و ئێرێ و ئەبێ شیعە کوشی و ئی بەزماکەرا و پەرەمپەرەمێ کەرا ملەت و کوردی پیلاپۆلارێ نەکە ئی جەرەیاناتی مەمەنە پاوەیتی و چانیشانە کە هەم مەسیحیەتش چەنە بیان و هەم ئاینێ تەریشش چەنە بێنێ زەردەشیش چەنە بیان مەسەن دەها قەڵێما هەنێ ئێمە پاگەنێ وەلی وەختێ ئیسلامێ شعرشا پێی هۆربینا ئەنەکە موانمێشاوت لێ فۆلکلۆریمانە هەنێ ماچۆ گاور و کۆینە بۆ بە مەڵان و چێشۆ وەختێ مێ ئیسلام ئی گاورا یعنی ئی زەردەشتیە گاور هەر کەلیمێنە کەلوێنە لە قورئانی بیان بە کافر کە ئێمە هیچ تای جەنۆتشەنە گاور ماچمی یعنی فێ یەرە نقطێ ما هەنێ ئێمە تەنیا چم نەدەگەێوانمێ کە من نامێن بەڕێنێ دلێ مەقالی وێنێ
یۆشانۆچەند شۆشپێنە شەڕەکانە تەشارە تەوێڵێنێ چاولای مەترازیۆتر بلۆپەی بیارێ و هانەگەمڵێ و کێم نێوینیشا زاوەریج ماچۆ گاور ولی چاولای ئتر گاور مەمەن و بۆ گاور مەسەڵان ئەگە کەیمنەی وەختشتێنی کەری ماچۆ گاور پاوەیەوی کەری ماچۆ گاور ئەگەر هۆرامان و ئۆری میخسشتێنی کەری گاور ماچۆ گاورشان نەمەنە نایشا یعنی ئاv بێشا نەمەنێنێ دلێنەیەکە ئینا دلێ کەرمانجی گۆڕەیەنە هەنێ جاسلاني تحوزي خانيو ئەمجار سەختترن زامم جەجاران سڵمەڵۆ دایم چون گەستەی ماران هەروە زۆر مندن ڕای ئاماوی نەفەس تای ڕێژەی تاقەت شیەنم جەدەست بڵێ سەی فراوق سوچنان جەستم ناسۆرن زامان گاوزەخم بەستم دووری کەوا و دڵ پۆشان سەر هەردەم زەرد کردن ڕوخساور پاییز دەردەم سەرسامن ئاڵم یەکسەر جەناڵم فەڵک مۆرەی بەڵ شاناوە تاوڵم مینت سەربەرزن شایم زگاورن ساقی جامەکەڵ ئەم جاروە کاورن بۆری و مەجلس لابەر پەردەی شەرم و دەوری دیسان بەزمێ کەرگەرم تام و ترێ بۆ ساوز حەنجەرەی بێگەڕ هۆردۆ مەقامێ دەوا و کەرودەڵ بەڵناکە نەیچی بەیۆ جەلاوە وەر مەقامەکەی قەقنەز ئاساوە بەزمەوەن جەم بۆ چون هەردەجارن بنۆشین جامێ وەیادی هەروە زۆر منن نیم نەفەس باقی پڕکرد جامەکەڵ دەخیلم و ساقی ئەر ئازیز وەی تۆر لێم کەرۆ ستەم خەلاسیم نیەن ئەمجار خاترجەم عرق چون سۆنم نیشتن ڕووی گوڵ تڕ کردن تاتاوی تووڕاوکەی سمبڵ جەقازانی خەم دڵ کردن و ئاو و درۆ و ماچۆ مەگێر و گوڵاو ئازیزم گوڵاو بۆی خۆی گوڵم تۆن هەر بۆی تۆ نەبوو بۆی گوڵاو چەکۆن زەڕەی بۆی زولفت کەفتن نەبەرزان بۆی گوڵان کردن جەبەرزان هەرزان ئازیز و مرگت گەر ئینسافت بوو هەنی کافیەن بۆی زولفت پەیتۆ ئێتر چه حاجەت وێت مەڵێ عەزا و قبوڵ کەری جەور مەگیری گوڵاو هیچ کەس نەهەوڵی گوزێر نەکەرەنەوە شمسياقل نشمي لقل باوانو نمري كيلا بري لنجاكو شوارم اقري اقر ميلكو تاسر مالي بمي بازباني شو بيران يالي بمي اقر ميلكو يل كردم بكوني دوزخ به شاموغ باقي وشبوني شمسيا وجنة شميليا باوانو نمري كلا برلان جاكو شوارم اقري
وغلنا شوق ودو أيسن سراريو شوهد والدوي نرد الشام دوي شو ظروف الرجل وزوي عودي بە ئامێ و گۆکەردەی قەدیمیەکە و مێژوو شار و پاوەی هەرچن بە ڕەنگی فرەکەم ڕەنگ لێ کتێبە مێژوویەکە و ئێران و کوردستانیان نوویسیان بەڵام ئێمە بەش بە حاڵ و ئێمە ئشارە بە چنگیاگە و شوێن و ئاسوارە و فەرهەنگ و کەلەپور و مەنتەق و پاوێ هەورامان کردن زەوارێ و گوڵانە محەلۆ و ئاسنگرانی ئەلبەتە محەلۆ ئاسنگرانی مەبوو ئێڕاستی ئێمە بیر بشۆوە کە لەی وارین و شار و پاوەی فێرگیری سەنعەتیش نییە بێرێ یانێ و ئا کەسی کە کۆچکەرا پێ پاوەی مەشۆ بەیا و سەنعەت و ئاسنگری فێر بە دەشت و دێڵێ یۆچە ئاسوارە مێژوویانە کە مەشۆ ئشارەش بەدەکەن پسە جەنگەکە و سپە و ئیسلامی کە نزیکە و دوێ تا یەرێ مانگاش خێنا و نەتاواشە پاوەی گێرە بلچۆ قڕێشیەکات هەر پاسە یانێ ئا حۆت مەردەکە جا پاوەنە ئسلامنێ نێشا و ئەسڵشا قڕێشی بێن شەژمیرەکە و شمشێریج هەر پاسە و زاهۆڵی و زاهۆڵ و گاهۆڵ ساقط أكرم بهدي صابر أكرم بهدي رضي وبلي دارنا حيرتا وآخري زيغ ويويتا وآخري زيغ إلى خيلي يا نذل خيرا إن زابلي خير شو يجيب زال يا روضي مخابا وكوتوش إن زابا وكوتوش بركة بما سجل متريسي وخيمات يا ساوي وجاب صوت خانمتني وياك ساوي ويوتني ياك ساوي في الله خلو خانم قيامني في آخر ويا مني في زيراوي نظير ثر تخاوى وديلا بير إن زال وديلا بير لبير الميا ساقر رجكي سريع وجوه إرارو كي سريع وجوه شيء فولا لو من ساقر سريع ودخليتو يا سريع دخليتو لو ما ترسوا خالو دين ابوه بيت الله اخذين ابوه وتالله لا بكوب ميلا مزابا ودريك وي خلا مزابا ودريك وي خلا يعني يقولك من يري والله صديري وقلنا زاغن بمي وخاصري وقو هذه الداري ودولا جاوبنا تخاذري ودولا جاوبنا بشرا ولا مزدوى تاوى
كلن يري لاني محلي كونيش بيري يري لاني محلي كونه برساو باو باقيلان من كلمة من زمان ورساس يجوي صون نامي گۆڵانە شاواتەم زوارێ شاواتەم چەندی بەرەو باسان و ئیە مەحەلە کۆنتەری مەحەلەی پاوەنی چیاتر ئیشارە کردمە یە مەحەلە ئاهەنگەران نەبێنە یا ئاسنگەران کە منتەقە سەنعەتکەری بێنجە کۆم بۆ هۆراغەنیە ئی منتەقە ئاسنگەرانیشە منتەقەوە سەنعەتی بێن کە ئیسەیەک هەر بەناوبانگەن لێ پاوەنە ئیە مەحەلە چار ئیسەش بەناوبانگەن لێ پاوەنە صوتيات هم منطقة سنجراني وقت عاصم سواء سواراني وكي سدواني في إنجليزي نظامي في إسبانيا كي سو مجسمات لايك وشكريان كأكات عنه لما يسا بالنظام دي بحث السياسي يعني ولي أكاته أصلا فلاشة بالأردن معلوم فلاشة لي منطقة غرامان بالأردن شاقة سمعت شاقنا كذا بله زمانی وقتی اسلام آمد اصلا منطقه هورامانش امتال کرد. البته منطقه کردستانی واحد صد دشتی چون دشت و ویشابی کتا دشت و عربی زلوتر جبال شابرد و آمید شوی. زمانی و لشکری و بنامی لشکر و کرو عمر بن خطابی نامش عبدالله بن عمر بی. یعنی آمد جه یاگکیشان منطقه جغرافیایکیشان مشخصا. يعني أسوارو جنگانه منن آمی منطقه هورامانی ببونو و اینه که جغرافیا و سختش بی و خلای بینی و نشانه نتواشه یعنی مثلا اینه دشت یوانه بنانی دشتو بیالی دشتو بیالین دوی منگی نیشتیرن نتواشه خلای معانه بنانی خلاتزیش نتواشه اگیر کرم اینجا دما دوی منگی به هر شیوه ولی فوس و حیوانی لول شوانکان داگیر شرکت منطقه پاوش داگیر کرد که منطقه پاوش داگیر کرد لوی اسم سرای و معن بنامی سرای هولی این سرای هولیه نامیش که میلیون مولی تاریخ میشنه آمی لشکره قریشیکی یعنی سربازکی عبدالله بن عمری که اسم مزدی و شن بنامی مزدی حضرت عبدالله حنا عدل باسامنه که هم کن توضیح ده اینجا اچاگنه لوی سراوکان و هاناوکان و باخکان و هورامانی اچاگنه بیشا مثلا جنی سری و ریکوپی که ویلولا باخ و باخات و پیغام شاکیا سوا پی فرماندکه شاکرا عبدالله بن عمر بن خطاب و چکا که گردیمه ای به هشتک وعدش دان خواب ایمه انا اچی گنه اینجا کو آلیج واتش ده هبری اینه اچی ون تاریخی یعنی کو کز مزانوش ایمه بلچی و معانه بنایی بلچی قریشیان منطقه آماجش کنکلو هرزه اچا گنه سرا هبری زمان عربیان یعنی پیشکش ایسه سرا هولی جپاهونه بناوبانگن عکاش عیش مثلا واشیانی آمی منطقه همش داگیر کردن جنی همش بر اساس فلسفه اسلامی داگیر کردی حتی ایسه بحثوا بالشيء كما كرمي مثلا جمع قريشيان مش حفظ نفري قريشيان يشاغنه توسو هورانيا كان جبن شيني بالاساس يدفع شاكد من الجنة المسلمين شعب بلان اسلام كوارد ومنطقه بين وجنين وناموسي مش داقي كده شاغنه عاتش كدكي مش بشنيوه وحتى كتيوكي مش صوشني ومنطقه هاوش داقي كرت لما حتى يسا أسوار معن حتى كيفكي معاني مثلا كيفي معاني كيفو معادي شاماشان نقشبندي شاماشان خالد ابن وليدي كمو خالدي مصري إني كلن آسوارو تايف عربانني كوامي جداقيري كرديو بنامي طواقي لا كبيم لا ووه أقر ميلك ووه كردبوم كونه الدوز
دوزخ بشم بو باقیلوش بونه دوزخ بشم بو باقیلوش بونه اگر میلک فراموش بو سبیدی کفاینه بالا پوشم بو تظاهرت نكرو خيال خيالا هيج كس بخيال بمردني يا وابو هيج كس بخيال بمردني يا وابو اي لا ولا كانوا من نواه زرزر بروينا لا كبيم اگر گرک ما بو باس کرمی باسی اختصاصی استگوریخته من جهنم برای گریزم دینی مجبور بیانا که این شاواچو نویسێنم بەڕێو حەنانەی تا چەند یاوێ با دەست و خەڵکی و چون من سایتم ئێرانە هەرجاوەڵە دوێ سایتم بێنێ و ئیسە بێنەوە دانێوە فیلتر کردێنی ساڵهان کە مەتاوە بینەشا دۆسێ کە پێم وەشکەری چاگە وەشاکەرێ وەلی واجب مەتاوچێگە وینوش وەلی چێگە وینێنش وەڵێ کردێنێ تاریخی مسەوەری قاوەنە بێنێ مەسەڵەن ئیسەمە وینوشا جمهور شاگرتێنێ و سایت و کۆمەکاڵی بێ هۆشاگرتە ناسەش میدیاوان شو بالمێرە هەم دیسان ڕیشەی تاریخی کە دانمی ئی ڕیشە تاریخی چ کۆمەیە چه زمانی بۆ کە ئەسکەندەرم مەقدونی مەملەکەتی گێرۆ کە مەلوەرە سەرەتا چاوزیاتر ئێران بۆ ملک و تەوایفی جدۆرە و سلوکیانێک کە وەختێ ماچوو ئێران یعنی ئێتم منتەقە گرت بەنابەرین ئێمەش بەشێوەن مێچا منتەقەیە ئەچی ملوک و تەوایفیانە منۆوە حتا ئی دۆرە و خانخانیە و کە دیما بەگزارەگەری و شێخیگەری و سەیرگەری و فلان و ئینیشا کە دۆرە و سەفەویەیەنێ ڕشوەمە بە کەسانی وی کە شەجەرە دروستکەر و شەجەرەکە سەیرە وملوم ياو با تايفو علي حكمي ومجا خانقان جمبنا كود دلي كتاب قريميانك يوشاني شابه هورم قرتبه ولجا نمايشكاو نوسوين وقت جنگو باوي كرياو اما رمامي كوت ملانو دسو چه كساني وي آنو جماعتي وتر سنة فرعالي بني كنويسيان اگر كساني وشجر وشكرا و بارا نشانه ما دائما معافشا كرمي جمالياتي نكتنها معافشا كرمي بلكم مقداري ويج این شامل میپنه بنجاق کلمه وی ترکیه نه که به معناو تیولی نه تیولی چم دیسان ایضا ترکیه نه یعنی املاکی و که اینا پسه ایسه ملاشو بخشش مثلا فرض کرمی جه دورو خاجاریانه که ترکیه بینی فرو کلماتو ترکی آماند لی ولاتی بروشا جوالات بیمانه مثلا کلمه سیپه که اما جمع کلمه وی هورامیانه که حنه و تو منشیره جرجی که میا بیاره جکویسانم لا پی گرمیانو میا پی کویسانی منشیره پیش حنه و نه و تفنگشا تقمیمه نمکشیشا اینه مازاش کنه سیپه چی و پس سنگری و ده نامی طریقه آمین دلی چی و کاما اینجا با من اینیشا کماچو و تم حاشیه نه پینه بیاو به اصلو مطلبه که وقت خانخانی پیدا بو یعنی متمرکز دولتی بی متمرکز چه هیچ دیو ما بو تقسیم کریو به اقطاع یعنی قطعتی کتیکه هر حنه و کسی که زوردار بو چنه تفنگچیش با چنه شمشیردارش با خنجردارش با قازاخش با او نام کلمه کشش که کلمه وی ترکی مغولیانه اپینیشام تاو کاریو کرو و چه به دست بارو پیوش و حکم وش کرو
در نتیجە ئی سانێ ئێمەیشە تەنیا سانێ نەبیێنێ بەگزاڵی بێنێ کەسانێ بێنە حکوومەتی مرکزی دێنێ پەنە ئیجارە مەملەکەتەکەی کە شمە ئامنە ماڵیات وصول کردی جە خەڵکی خەرا چاچەنە پساندی ئەن نەیچە بڵێ بە ئێمە بنیش دێرە حکومە وێ تا کردی ئەبەرین هۆرامانتان هان نەبیەن ئەچی جەرەیاناتەنێت تو وەختێ 1958 عەبدولکەریم قاسم ماما عێراقش تەقسیم کرد و واتش مشۆ بۆ بە سوسیالیستی و ئینیشا بەگزاڵەکی ئاگەیە ڕەمێ ئامێ ئێران یاروێ تورکیە یاروێ سووریە یاروێ ئۆردۆن یاروێ حەنایە تەری خانەکێشا ئەجم لە بڕێوشا خێڵ و سەرداری ئامێ ئێران داوە بەگی واچمێ و هەر چاگە بێتایی جەریان و ئینقلابیە و ئینیشا کەمزانی جەنگ و پاوەی کریا و سالار جافشا ئادام کرد و ئینیشا ئینێ بێنێ اینجا مسئله جافو گۆرانیچ هەم دیسان گنوا هەننا مەسەن زمانێ مثالێ فرەڕۆشنە ئینێ نەکە جافرسان وەختێ و دەسەڵاتش بێ تەنها سان و هۆرامانی و هۆرامیزوانی نەبێ ئاڵسان و ئێناخی بێ بە شێوجە جوان ڕووی بێ بە شێوجە شارە زووری بێ بە شێوجە سەرپەل زەهابی بێ یعنی ئینێ زوانی جافی مرادی شابێ بابەرین کەم کەم کێشیە ئامێ پێ وڵاتی یا ئاوردێشا بە عنوان و تفەنگچی ئامێ یا بە عنوان و مڵکداری مڵکشا ئەسا ئامێ حەچی ساڵا و دمای تەمامیای عەشایریەنە و ئامای دەوڵەتی گردۆ دوێیانی واچمێ جافێ هینێ ئۆریمی یعنی لە حاڵێ ئۆریم و پاوەی ئاتەشکای ئۆریمی دەیانی گردۆ جە پاوانە نەبیێنی ئیسە پێت بژبار و نیمە و پاوەی ئاوێنی بەروانەیە وڵات و وەشا دەگاکی و شاوەڵانی نەبێنە ئاستێشاجی ئامێ پاوێ شارش گەرەکە پێسە پاوەیە لەوێ بێنی کرماشان لەوێ بێنێ سنێ ئیریچی ئامێ ئەو پاوەکە بێ بێ شار و وێشە ئەم شەو دیاورن بانگم بێ شەرمەن زاویەڵەی سنتور کەلەم گەرمەن سڵای زیر و بەم مەینە و سەرتەرزەن خەفەڵ شاویشن خەم دەماوخ بەرزەن خەفەڵ شاویشن خەم دەماوخ بەرزەن هۆشن بێهۆشن فام قامە قاوخ بۆی دووری ئازیز مەیۆم نەدەماو نەیچی درەنگن ساو مەکرد درەنگ فیدای پەنجۆڵبام نەی باوەروەدەنگ هەر تەرزێ پێویش بکەر و ڕاوزێ گێرۆ نەدەروون هەر سازی گازێ بجۆش و هەرکەس وە قەد ناڵەی وێش بنۆش و هەرکەس وە پیاڵەی وێش جەلای هەرگەردێ وە سەڵاویەوەن دەوای هەر دەردێ وە نەواویەوەن هەر مەقامێوەن جگەر تاون بۆ تفڵی بێچارەی دڵان لاون بۆ ئەو سڵای دەردە خەیلێ دڵکەش بوو دڵ تفلان ئاساو بەڵکم دڵوەش بوو هەی پەشێوی هۆش هەی شیویای فام هەی عەقڵە عەبەست هەی خەیاڵە خام من و دڵوەشی و سەفای کردن هۆنی یەکترین تاوەڕۆی مردن سادەی ساحیبنەی ڕیشەی دڵ کەرپەی تاڵین دەر ئەی فەرد و نەزمەکەی نەی ئەمشەو وە هەر حاڵ شەو وە ڕۆبەرون ئەی خوا سامەریێ سەحەر چێشکردن ئەی خوا سامەریێ سەحەر چێشکردن ئاغدەک بەرێقی خێوەزێم گیان وەجێوە سێژوا وەرۆوێ ئیجادەک بەرێقی خێوەزەم گیان وەجێوە سێژوا وەرۆوێ ئیجا هەرچی وێ نەدەرێگای من گردووەن ئەلاوڵەوێ گیان خاسێرێ کاڵاوڵێم وای بریانی وەباوڵەوێ اینجا خاسێرێ کاڵایی غێم گیان بریانی وەباوڵەوێ ئیجا عارۆوێ ڕامکەوتێ باکوونێ و هەوا وەران لێ گیان ئارۆوێ ڕامکەوتێ ئاکوونێ و هەوا وەران لێ ئیجا دمایی باڵا وەکێڵ من وەشیمی نەویا وەران لێ ئاغ دمایی باڵا وەکێڵ گیان من
بشیمی نویا ولله اینجا شمشونی سیایی سن خانه و وراونله خوا قاچو کوچه دله گند مایی یراونله اینجا کرچه و قاچی و دله خوا مایی یراونله اینجا یاره و کمه و ویگان من لکزی نتریسیه اینجا یاره و کمه و ویگان اغلکزی نتریسیه ایده کلانی بکولانه اغی حواول ما پریسیه اینجا کلانی بکولانه بای حواول ما پریسیه اینجا گری و بیویتوت خواخو کره دنی می بوه ایگن یا خواو آخه و خواب موردنی می بوه اینجا یا خواو آخه و من و موردنی می بوه اینجا اگری نکری گیان من رحمه و بحاول اغراون در ازمه دیوراون الموال ایجا گراون در ازمه وراون الموال كل ما كان سيرانجا ومنطقة فاوضينا كمردم آموقعة صنعت و جپایزان يعني كسي خرمان ويشور بستن لوان شاتا فنكي سجل موجودا نسبيهم بباركة شاگانا خلق سيران كرون نا حلبين واتشقو هالأوتش يعمل ميخصوانك جناو شاروكت سيران كرون وشيوم يخصوي شيء بين قلايا بين نوم يخصوي شواتنا الريق نا ولا ولو السردي باوي يعني السر ودي شار وقتی خود دی بینه خود شهر نمیان شهر و پاوی یعنی قسم دیالوگ دوباره به دوران اون زرتشتی اشاگانه ایچیه خلای بینه یا چیه یا خلای یا کشی و برس اشاگانه باخو باخت شکالان باخو هنگوری باخو تری و باخو من کالج مجمی حالج مجمی هن کلن اشاگانه زراعت شاکردن اینجا درنیشه که مگنو بینو شيوم يخسوي درنيشه درو نشتجيجه وخلقي بيان سر الوان زراعت وحاليش كردن ومن وارو چه صحتش كردن اینه كمان كان ياري بيني اینجا كو اگر جناب وجاده جناب برنامج بعدين بالمعنى بحثي فرهنگي كو شاعر كان منطقه پاو في نشانه اشاره كردن اینه فقط نامی منطقه كان يعني نامی اوسين ومنطقه كان دائما اوایو ماهن بنامی ایسا بنامی شمشیرن بلام کاتوش ششمیر بیان یعنی 6 دانه امیری اچاگانه که دیشا منطقه پاوی جنو یعنی شاداگیر کدیا ورزه جنکش اوسیلی مغیوه مراکش بساروج گرتی این مراکش بساروج گیریه و چبا ایمه جنکی ما داگیر نکدیا دفاع شاكا دبلام سبا اسلامي اكش قصدي عايش اللي مراكي ومنيوه يعني چون بركة شابا صاروج وبتون قرتبي كمنيوه هلا باسش عمرلي إيسا هل آمر يجش شميرنا ياش إيسا شمشير وباوينه كهلا شجميرة ولينا بيانه بنامي مروك ناشوا معروفنا مجسمو مزدك يا مزدك ما مجسمه و توانین بیان جبین و ظاهر یا زاوری پاوی که گمو گورتنی قلو هورامانی ظاهری جزنا لحال جوافی مو گورتنی قلو جمنطقه هجیج و سیوان و پاوینا مجسمه و ما بیان که حتی صل 50 سال چی ولی جبینشن این مجسمه سنگی بیان وسنگی بیان که هم نسان با پیلان ویما اصلا یعنی خلق منطقه پاوی پینه اگادر بیم دستش کشان یعنی تاسو حکاکی شاکردن دستش کشان و آتشگاه پاوی
ئاتەشگا کەشیوان کە ئاتش گەورەترین ئاتشکەتەکان و ئەوسە و منتەقە ئەوەستە هۆرامانی بێن این مجسمه کاتوش که اسلام آمدی دست شما افضل تو نکیش جبین بردینه مثلا باید سرویس طالبانی که یارو تو نکیش جبین برده جه افغانستانه و اینجا که اسلام آمدی تبلیغ شو نکردینه و نکردن واتنش که این پیغا بیان دعا این کفرش کردن خواه کردنش بتونی اینه یه جگورتین آسواران بیان که ایسایی ما هر سواری آتوانی منینه بلام توانکی هیچ آثاری وشنه نمنینه ولیم كل منطقة وطاوة إنها مزانو منطقة ناشو بنا متامي ما أصلا جا خلقش أصلا كل منطقة هوراماني إنها مزانو جاسنا شمالي وكذوبي نيرسن بالفلك وطلبي كوتنا ياقي وطاني دوري خلاقي عنا نبرجاني نسين نوري السورة دان شوخيم مردو هميني اسكيا صبيم جاسيس كرو جيد شرخ كيف لقي جاسي زعلي أنا عارف لقي توش خيالك نيني زيالم شو سورة ليسول أمني جبيادمي يسعدني يادني يود هرانا إلامو يبوش كالوزال من يجبال زامو بقسم الميلو تصوير الالي يواتشم عفينو كذا خيالي مقصود الهاني من قلالان الشمر عيوني نميوان بالصبر خير قولي يا رانمي
Over